دنیا و شتانی ناوی لە ئاسۆی موسڵماندا. هەموو شتان بە گیاندار و بێگیانەوە هێندە هاو ئاهەنگ و تەبا و گونجاون لەگەڵ یەکدا. زۆر جار کاتێک تەماشایان دەکەین بە خۆمان دەڵێین داخۆ ئەمانەش هەر جۆرێکیان وەکو ئێمە دارای ڕۆحن و ئەمڕێک و پێچی و نیزامە لەوەوە سەرچاوە دەگرێت. ڕۆحێکیان هەبێت وەک فریشتە چاودێرەکانیان نا. هەر کاتێک بە وردی سەرنجیان بدەین لە پەیوەندی بەتینی نێوان خۆیان و هەروەها پەیوەندیان بە ئێمەوە تێدەگەین و وا هەز دەکەین کە دەیانەوێت شتێکمان پێ بڵێن. دەست دەکەین بە گوێگرتن لە نەغمەی بێدەنجیان کە زۆر لە شیرینترین مۆسیقاکانیش ئەفسوناویترن. لە هەمبەر خامۆشیە هێمادارەکەیانەوە کە لە قوڵترین وتەکانیش قوڵترن هەناسەکانمان ڕادەگرین. وەک ئەوەی ترسی خەبەرکردنەوەی منداڵێکی نووستومان هەبێت بێدەنگ دەبین. هەست و بیرمان هەڵدەڕێژینە ناو هەرێمی بێپایانی ئەو تێبینیە بێگەردانەوە کە هێشتا فلتەری عەقڵ، لۆجیک و داوەری ژیریان بەخۆوە نەدیوە. ئیدی لە خانەی خەیاڵماندا هەموو تەنێک دەگۆڕێت بە خوێنەر، بەستەبێژ و قەسی دەخوێن ئای چ شتانێکی ئەفسوناویمان بۆ دەدرچێنن. هەندێک لە شتان لە خەیاڵماندا وەک سەماکاری تەریقەتی مەولەوی دەردەکەون. هەندێکیان لەم مەقامەوە بەرەو ئەو مەقام دەگوازنەوە. هەندێکیان نەی لەسەر لێویانە و بەستەگەلێکی حەزینمان پێشکەش دەکەن کە لە ڕۆژانی پڕ لە حەسرەت و هیجرانمان چنیویانەتەوە. هەندێکیشیان وەک مارشی بڵندی ئەو ڕۆژانەمانوان کە لە دنیادا لە بەرزیدا بووین و دەمانتوانی خۆمان بناسێنین. بەڵێ، هەموو تەنێک بە ناوی پێگە و حاڵەت و جۆرەکەیەوە بە هێما و نیشانەی جۆراوجۆر بێگومان شتانێکمان بەگوێدا دەدەن. ئێمە شەوڵ دەدەین بیان بیستین، شیان بکەینەوە، لێیان تێبگەین، ڕاوەیان بکەین، نهێنیەکانیان وەک ڕازەکانی خۆمان هەست پێ دەکەین، دەردەدڵیان لەگەڵ دەکەین، خۆشمان دەوێن وەک خۆشەویستیەک باوەشیان پێدا دەکەین، یان خۆمان لە ژینگەی گەرم و گوڕیان دەهاوین. لە بنەڕەتدا کاتێک بە چاوی ئیمان دەڕوانین تێگڕایشتان و ڕووداوەکان هێندە ئاشنا و نزیک دێنە بەرچاومان وەک دۆست و هاوڕێیەک دەیان بینین. بە میهرەبانیەوە لە ڕوخساریان ڕادەمێنین و سوپاس و ستایش پێشکەش بە بەدیهێنەرەکەیان دەکەین. ئەگەر هەندێکیان لە یەکەم ڕوانیندا کەمێک تاڵ، قەبە و هەندێکیش داخرا و دەربکەون، وەلێ کاتێک ئێمە ڕوانینمان بە ئیمانەوە دەبەستینەوە و ڕاستی دەکەینەوە لە پڕێکدا دەگۆڕێن، نەرم دەبنەوە، جوان دەبن و دەگۆڕێن بە دۆستانی هاودەم. هەندێکیان هەمیشە وەک بەشێک لە مرۆڤەکان لێو بەخەندا، ڕووشیرین، گەرم و گوڕن و بەڕووی هەموو کەسێکدا کراون بۆ ئەوەی بکەونە گفتوگۆوە لەگەڵتدا. تەنها یەک نیگایان بەسە. هەر ئەوەندەی بۆ دڕوانی یەکسەر دەکرێنەوە و ناخی خۆیانت بۆ هەڵدەڕێژن. هەندێکیان هاوشێوەی منداڵان لە دەمی یاریدا بەردەوام بە شادیەوە هەڵدەستن و دادەنیشن. بزە بەسەر چواردەوریان دەبەخشنەوە و کەش و هەوای شاری یاری بە دەوروبەریان دەدەن. هەندێکیان بە جوانی و ئارایشتی سەرتاپایان کاتێکی لەبیر نەکراوت پێشکەش دەکەن و وەک بڵێیت دەڵێن جارێکی تریش وەرەوە. هەندێکیان بەو سفرەی میوانداریەی کە لە بەردەمماندا دای دەخەن و زۆر زۆر لە ئاستی چاوەڕوانیەکانمان هەتا بڵیت سەخاوەتمەندانە ڕەفتار دەکەن و هەرگیز نایانەوێت لێیان دوور بکەوینەوە. هەندێکیان لەوانەیە هەمیشە گەرم و شیرین نەبن، بەڵام ئەگەر بە دڕکێک دەستیان ئەزێت دایت هەرچیەکیان کردبێت گوڵێکیشمان پێدەدەن. بەڵێ، هەموو بوونەوەرێکی گیاندار و بێگیان کە بیبینین و بتوانین بیناسین مانەندی سوزدەی فریشتەکان بۆ حەزرەتی ئادەم بە جۆرێک لە جۆرەکان ڕێزمان لێدەگرن. بە سوود و بەرژەوەندیەکانیان پێمان ڕادەگەیەنن کە لە خزمەتماندان و ڕازەکانیان لە بەردەم ژیریماندا هەڵدەڕێژن. تێکەڵەی ماددە و مەعنا، نەخش و چنراوی ئەمانە کە زۆر زۆر لەسەر و ئاستی پەیبردنی ئێمەوەن حەواڵەی ئیمان و ئیزعانمان بن. هەر یەکەیان هێمە و ئاماژەیەکن لەسەر بەدیهێنەر. ئەو پیشان دەدەن، بەردەوام ناوی ئەو دەڵێن. بە جۆرێک ئینسان لە ناویان داوا هەز دەکات لە ناو ڕاڕەوەکانی بەهەشدایە. هەر کاتێک بکەوینە تەماشاکردنیان هەستەکانمان تێکەڵ بە سروش دەبن. وا هەز دەکەین کە ڕەنجی ناو و سیفەتەکان لە هەموو شتێکەوە دەچن. تێگرای بوون دەبێت بە شێعر و مەعنەویەت و
لەم نێوەندەدا لە هۆشی خۆمان دەچین. هەر شتێک دەیبینین و سەرنجی دەدەین هێندەی تر قوڵتر و نورانیتر دەبێت و حاڵێکی ئەفسوناویتر وەردەگرێت. تەنانەت ئەو شتانەی دەیان بینین وەک بڵێیت بە سیحرێک سیفەتی ئاخیرەتی بەدەست دەهێنن. زەوی وەک سێبەری بەهەش دەخەمڵێت و ئاسمانەکان بە خۆیان وشکۆ سەرسوڕهێنەرەکەیانەوە وەک ئەوە وایە هاتبنە سەر زەوی. هاوڕێ لەگەڵ ئەم ئەفسونەدا وەک دڵێکی قوڵ هەست بەسەر تاپای وجود دەکەین و لەم ڕێگەی ژیانەدا لە بری شوێنێکی مادی و دنیایی بەرەو بەختەوەریەکی هەمیشەیی و جیهانێکی جیاوازی وەها هەنگاو دەنین کە لە دڵەوە باوەڕمان پێیەتی هەمیشە لە ناوەوەماندا هەست بە کاریگەریەکەی دەکەین و هەموو بەختەوەری دنیا بە دڵۆپێکی نابێت. لە دڵماندا ئەو شتانە ئەزمون دەکەین کە کەسانی کامڵ پێیان گەیشتون و هاوشێوەی بەهەشتیەکان لە بەردەم خۆمانەوە دەڵێین. سوپاس بۆ ئەو خوایی کە هەموو ترس و خەم و ئەندێشەیەکی ڕەواندەوە، ئەو خوایی کە ئێمەی لە جوانترین شوێن دانیشتەجێ کرد. چیتر بۆ ئێمە نەبێزاری و نەماندووبوونێک هەیە. لە پاڵ جوانی و ناسچی و چۆنیەتێکی بەهەشت ئاسایی لەم جۆرەدا دنیا لانەیەکیشی هەیە کە ڕووی لە نەفس، هەوا و ئارەزوەکانمانە کە ئەم ڕووی زۆر ناشیرین قەبە و بێکەڵکە، هەر ئەم لایانەیشە کە نەفرەتی لێکراوە. ئێمە لێرەدا باسی ئەم ڕۆیمان نەکرد، نەشمان ویست باسی بکەین، چونکە هەر لە سەرەتاوە پەیمانماندا لە ئاسۆی ئیماندارەوە لە باسەکە بڕوانین. ئەگەر لێرە بڕوانین دەبینین دنیا زۆر بە جوانی لەو چوارچێوەیەدا جێی دەبێتەوە کە لە نووسینەکەدا باس کراوە.